يا الله يا الله بعد سبيكين. موبايلي اونر اكس حوت تدرين بيداسنو ايش بكين ما بين انا وراس توزك سنتر من اكس حوت اي او موبايل زورتني مش تمر الى سرا كومال خرج دل باشا كومال دل خرابة كومال دل شاني كرينا كومال دل شاني كرينا بعد سبيكين يعني شنوان الشيء زي بنزل لسه بشتي در ناسيت بشتوشي ايجا سمعنا وياه خرابنيا تدرين بيداسنو ايش بكين يلا بنا يفايل من دقرين ولاتان سلاوی خواه گەورەتان لێبێت من مەنسوور بڵاسم لە تێک پلەسەوە سوپاس و ستایش بۆ خودای گەورە کە دەرفەتێکی تریدان کە لە ڤیدیۆیشتر لەگەڵ تامین بۆی پێداچنەوە با مۆبایلێکی تر بکەین بۆ ئەمڕۆ مۆبایلی ئۆنەر ئێکس حەوت ئەیمان هەیە کە هەمیشە مۆبایلەکانی ئۆنەر جێگەی مشتومڕن کە ئەمەش ئەنجامەکەی ئەو بانگەشە زۆرانەیە کە کۆمپانیای ئۆنەر لە سۆشال میدیا و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەیکات ئەگەر لە بیرتان بێت مۆبایلی ئۆنەر ئێکس نۆئەی زۆرترین مشتومڕی لەسەر پەیدا بووە هەمیشە مۆبایلەکانی ئۆنەر بەوە بەناو بانگە کە خاڵێکی زۆر بەهێزی هەیە کە ئەمەش وا دەکات کۆمپانیاکان بە شێوەیەکی فراوان بانگەشەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ بکات کە ئەمەش بە خاڵێکی سەرکەوتوو دەیزانم بۆ هەر مۆبایلێک کە کۆمپانیاکان بیان هەوێت زۆرترین فرۆشیان لەم مۆدیلە هەبێت مۆبایلی ئێکس نۆئەی کە کۆمپانیای ئۆنەر پێشەوەی ڕای بگەێنێت بەوە بەناو بانگ بوو کە ڕوونماکەی بەرگەی زەبرێکی زۆری دەگروە دەتوانێت گوێزوە دەتوانین بزماری پێبووکتیوە دەتوانی بە ئۆتۆمبیل بەسەری بکەوی و ڕوونماکەشی هیچی لێ نەدات ئۆفەری چاکردنەوە ڕوونماشی بۆ چەند مانگێکدا بوو بەکارهێنەران کە بتوانن ڕوونماکانیان چاک بکەنەوە ئەگەر لە کاتی شکان یاخود لە کاتی هەر شتێک کە مۆبایلەکان بەکارهێنە ڕوونماکان بشتێک بە شێوەیەکی خۆڕایی بۆ بەکارهێنەران ڕوونماکان چاکردەوە کە ئەمەش یەکێکە لە خاڵە بەهێزەکانی تری کۆمپانیای ئۆنەر دوای ئەم مۆبایلە ئێستا باز دەکەین پێشەوەی بێمە سەر مۆبایلە مۆبایلی دوای ئەمە کە ئۆنەر ئێکس هەشت ئەیە کە چەند ڕۆژێکتر دەکەوێتە بازاڕەکان ئێستا من نازانم کە ئەم ڤیدیۆ مۆنتاژ دەکەین لەوانەیە کە کاتێک ئەو ڤیدیۆ دادەندێت مۆبایلەکە کەوتوێتە بازار ئۆنەر ئێکس هەشت ئەی ئۆنەر ئێکس هەشت ئەیش خاڵێکی بەهێزیەوەیە کە کامێرەیەکی زۆر باشی لەسرە مۆبایلێکەوە کۆمپانیای ئۆنەر بە باشی کامێرا بانگەشەی بۆ دەکات لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئەمەیان کە ئۆنەر ئێکس حەوت ئەیە ئەمەشیان بە بەهێزی پاترێکەکەی بەناوبانگە کە پاترێکەکەی 6000 میلی ئەمپێرە و ئەوەی بە کۆمپانیای ئۆنەر بانگەشەی بۆ دەکات مۆبایلەکە تاکو سێ ڕۆژ و نیو بە یەکجار بارگایە بوونەوە دەتوانین بەکاری بهێنیت بۆ بەکارهێنانێکی ئاسایی ڕۆژانە کە ئەمەش پێم وانێ لە هیچ مۆبایلێکی تردا هەبێت ئەمڕۆ مۆبایلەمان لەبەردەستە پێمە خۆش بوو پێداچنەوەی تاوا بۆ ئەم مۆبایلە بکەنەوە بەکاریشمان هێناوە دەتوانین بڵێن لە نێوان دوو ڕۆژ و نیو ئەگەر زۆر بەکاری نێنیانی بەکارهێنانێکی ئاسایی بێت دەتوانێت تا 3 ڕۆژ پاترێکەکەی بەرگە بگرێت ئەگەر لە دیزایانی مۆبایلەکە دەست پێ بکەین مۆبایلەکەمان لە بەشی پێشەوە خاوەنددارێتی لە ڕوونمایەکی تەخت فلات دەکات و ڕەشێنێت چاڵی ڕوونما کە کامێرە سلفەکەیەتی لە ناوەڕاستی بەشی سەرەوەی ڕوونماکە جێگیر کراوە لە بەشی پشتەوەشماندا لا کێشەیەکی بچووکمان هەیە کە 4 دانە کامێرای لەسەر جێگیر کراوە و هەروەها بوونی فلاشێکە ئەگەر بینە سەر بەشی لاتەنیشتەکانی مۆبایلەکەمان لاتەنیشتەکانی مۆبایلەکەمان لە بەشی لا ڕاست دوگمەی هەڵکردن و کوژانەوەی مۆبایلەکەمان هەیە و هەروەها پەنجەمۆری مۆبایلەکەشی لەسەر جێگیر کراوە وان لە بەشی سەرەوەی دوگمەکە دوگمەی زیادکردن و کەمکردنی دەنگمان هەیە لە بەشی سەرەوە داگە سەرنج بدەن دەتوانم بڵێم ئەم پێداچنەوەی زۆری مۆبایلە ئەندرویدەکانم کردووە دەرچەی سیمکارد یاخود لە تەنیشتی لای چەپ بۆ یاخود لە ژێری بووە بەڵام ئەم مۆبایلەیان لە بەشی سەرەوەیەتی کە ئەمەش تا ڕادەیەک جیاوازە بوونی مایکێکەوە دەرچەی سیمکارد لە بەشی سەرەوە بوونی هەیە لە بەشی لای چەپی مۆبایلەکە هیچ شتێک بوونی نییە و لە بەشی ژێر مۆبایلەکەشمان دەرچەی ئەیوەکس هەیە کە بە هێدفۆن جاک ناسراوە و لای خۆشمان پێی دەڵێن ئەیوەکس بەوە ناسراوە و هەروەها مایکێکە و دەرچەی بارگای بوونەوەی شێوەی تایپسی و هەروەها بوونی بڵندگۆیەکە و مۆبایلەکەشمان ئەستودیەکەی
8.3 میلیمە و کێشەکەشی تەنەیا 196 گرامە و دەتوانین بڵێن بە گوێرەی ئەو پاتری هەیەی کە 6000 میلی ئەمپێرە و کێشەکەی زۆر خۆش و سوکەڵێ و بێزار ناکات لە کاتی بەکارهێنان. ئێستا ئەگەر بینە سەر باسی گشت تایبەتمەندەکانی ئەم مۆبایلەوە لە سەرەتاشدا لە ڕۆنمای مۆبایلەکەمان دەست پێ بکەین. ڕۆنمای مۆبایلەکەمان شێوە تەختە و لە جۆری IPS LCD بە قەبارەی 6.74 ئینچ و ڕوونی HD+ و تێکرای چڵی پێکسلەکانیشی 206 ppi و هەروەها ڕوونمای مۆبایلەکەشمان توانای نوێبوونەوەی 90 هێرتزە و تێکرای وەڵامدانەوەی سەری 5680 هێرتزە و ڕەشێنەی چاڵی ڕوونما کە کامێرە سەلفەکەیتی لە ناوەڕاستیدا جێگیر کراوە و تێکرا ڕۆشنایی مۆبایلەکەشمان لە کاتی بەکارهێنان لە بەرتێکی خۆردەگاتە 600 نیتس و ڕووپۆشیش کراوە بە چینەی گۆرە لاگلاسینەوەی سێم و دەتوانم بڵێم خاڵێکی لاوازی ئەم مۆبایلە ڕوونماکەیەتی کە دەتوانین بڵێن ڕوونمایەکی وا باشی لەسەر نییە کە بتوانین بڵێن جێگەی باشە و کۆمەڵە تایبەتمەندی باش تێدا نەخێت مۆبایلەکە لە چاو ئەوەی کە ئێمە تێبینیمان کردو ڕوونمایەکی زۆر باش نیە و ناتوانیش بڵێن زۆر خراپە چونکە مۆبایلەکەمان نرخەکەی کەمە لە $450 ئەمریکیە کامە ژوا دەکات کۆمپانیاکە بتوانێت بۆی پارێزگاری لە نرخەکەی پێ نتوانێت ڕوونمایەکی زۆر باش لەسەر ئەم مۆبایلە جێگیر بکات کە ئەمە ژێکێکە لە خاڵە گرنگەکان. مۆبایلەکەمە خاوەندارێتی لە چارەسەرکەری میدیاتێک هیلیۆ G37 دەکات کە یەکەی ڕێخەری گرافیکە کەشی GE 8320 و هەروەها ڕامەکەشی 4 گیگابایت و 6 گیگابایتەوە بیرگەکەشی 128 گیگابایتەوە چارەسەرکەرەکەشی بە خاڵێکی لاواز دادەنرێت کە 12 نانۆمەترە و ئەمەش وا دەکات تا ڕادەیەک وزە زیاتر خەرج بکات لە چاو پاتری بەرزەی کە هەیەی کە ئەمەش چارەسەرکەرەکە و ڕوونماکەی لەلایەن بەکارهێنەرانەوە گلەیەکی زۆری لێ دەکرێت کە پێیان وایە دەکرات چارەسەرکەرێکی باشتر لەسەر ئەم مۆبایلە جێگیر کرابە و پیرتان نچێت هەمیشە کۆمپانیاکان بۆی پارێزگاری لە نرخەکەیان کە ناتوانن تایبەتمەندی بەرز لەسەر مۆبایلێکدا بنێت کە بیان هەوێت نرخەکەی لە $450 ئەمریکی بێت. هەرچی دەربارەی کامێرای مۆبایلێ خاوەندارێتی لە 4 دانە کامێرا دەکات کە سەرچەکەی 50 مگاپیکسلە و هەروە کامێرای دووەمان بە ڕوونی 2 مگاپیکسلە بۆ وێنەی ماکرۆ بۆ گرتنی تەنی وەرد و هەروە کامێرای سێمیشمان 5 مگاپیکسلە بۆ گۆشەفراوان و کامێرای چوارەمیشمان بە ڕوونی 2 مگاپیکسلە بۆ وێنەی پۆرترێت و هەروە هەرچی دەربارەی گرتە ڤیدیۆیە لەم مۆبایلەدا دەتوانێت ڤیدیۆگرتە تۆمار بکات بە ڕوونی 1080 p 30 فریم لە چرکەیەکدا و کامێرە سێلفیەکەشی 8 مگاپیکسلە. هەرچی دەربارەی ڕووکاری ئەم مۆبایلێ ڕووکاری بەکارهێنانی ئەم مۆبایلە ماجیک OS 6.1 و بنچینە کراوە لەسەر ئەندروید 12 و بە یەکێک لە باشترین ڕووکارەکان دادەنێت تاکو ئێستا لە هەموو ڕوویەکەوە. هەرچی دەربارەی پاتری مۆبایلێ خاوەندارێتی لە پاترێک دەکات بە قەبارەی 6000 میلی ئەمپێر بەتوانێت بارگاوی بوونەوەی 22.5 وات کە لە نێو پاکەتەکەشیدا ئەم بارگاوی کەرەوە بەردەست خراوە و بە قسەی ئۆنەر بێت مۆبایلەکەمان 42 کاتژمێر بۆ بەکارهێنانی سۆشیال میدیا و 42 کاتژمێر بۆ پەیوەندی تەلەفۆنیەکان و 29 کاتژمێر بۆ لێدانی موزیک بە یەکجار بارگای بوونەوە دەتوانێت مۆبایلەکە بەکار بهێنێت کە ئەمەش وای کردە لە پێگەی دیەکسۆمارک پلەی گۆڵد بەدەست بهێنێت لە ڕووی پاتریەوە جیان لە کۆرتێکسەکانی پرۆسەر کە خاڵێکی گرنگتری ئەم مۆبایلەمان ڕووکارەکەیەتی کە دەتوانین بڵێن ڕووکارێکە تەواو بێکێشەیە و خاڵی لاوازی نییە و دەتوانین بڵێن لە بواری سەرف نەکردنی وزە باڵا دەستە کە ئەمەش وای کردو مۆبایلەکە لە کاتی بەکارهێنان بۆ مۆدایەکی دوور درێژ خۆی بگرێت. هەرچی دەربارەی نرخی ئەم مۆبایلێ پێشەوەی بچینە سەر نرخەکەی بیرتان نەچێت ئەم مۆبایلە بە گرنگی کۆمپانیای جیبال بۆ بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان بەردەست خراوە لە کاتی کڕینی بەرهەمەکانی کۆمپانیای ئۆنەر دەتوانێت شت وەرگری لە کۆمەڵە گۆفەری کۆمپانیای کۆڕەک تیلیکۆم کە لەگەڵ بەرهەمەکانی کۆمپانیای ئۆنەردایە و بۆ نرخی ئەم مۆبایلەش بۆ ڕامی 4 گیگابایت و بیرگەی 128 گیگابایت نرخەکەی $149 ئەمریکیە بە گرنگی 1 ساڵ بە ڕەنگەکانی شین و هەروە ڕەنگی سیلڤەر و ڕەنگی ڕەش بۆ بازاڕەکان بەردەست خراوە بۆ فرۆشتن. ئەمە بوو پێداچنەوەی تەوامان بۆ نوێترین مۆبایلی ئۆنەر. پێشەوەی کۆتایی بە ڤیدیۆکە بینیت کە سەبسکرایب چەناڵەکەمان بکەن و هەروەها لایک و شەری ڤیدیۆکانتان بین نەچێت بۆ زۆرترین کەس شتی لێ ببینێت. تا ڤیدیۆی داهاتوو بەخواتان دەست فێرین و خواتان لەگەڵ.